بە ڕۆحی نەورۆز و سەرکەوتنی گارێ داگیرکێری تێک دەشکێنین ئازادی مسۆگەر دەکەین بە ناوی کۆمیتەی ئامادەکاری نەورۆزی بناری قەندیل نەورۆزی ئەم ساڵ کە دەکەینە نەورۆزی مسۆگەرکردنی ئازادی لە تەواوی گەلی کورد و لە چواربەشی کوردستان بە دڵ و بەگیان پیرۆز دەکەین لە ئێستاوە هیواخوازین جێژنی نەتەوەی نەورۆز جێژنی سەرکەوتنی گەلانی بندەست بێت لە بەرامبەر دەسەڵات و زوڵمکار و داگیرکەرەکان کە لە مێژوویەکی دێرینی هەیە لە ئێستاش لەم قۆناغەشدا بە هەمان ڕوح و لە ناوبردننی زوحاکەکان ئەم ساڵ بکەینە کۆتایی هێنان بە داگیرکەر و دەسەڵاتە فازیشمەکانی گەل شاد بکەین بە ئازادی و سەرکەوتن بەڕێزان جەماوەری گەلی بەرخودان و تێکۆشەر وەکو کۆمیتەی ئامادەکاری نەورۆزی بناری قەندیل بانگەواز لە تەواوی گەلەکەمان لە هەموو شار و شارۆچکەکان و گوندەکان لە 7 ساڵی تا 7 ساڵی لە تەواوی لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەسایەتیە خاوەن هەڵوێست و دڵسۆزەکان ژنان گەنجان کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان دەکەین بە ڕوحی ئەو بەرخودانەی کە لە ئێستادا گەلەکەمە لە چوارپارتەی کوردستان بەڕێوەی دەبات لە بەرامبەر تەواوی سیاسەت و هێرشەکان بۆ لە ناوبردنی گەلەکەمان لە 21 ئاداری 2021 بەشداری لە ئاهەنگی نەورۆزدا بکەین لێرەدا دەمانەوێت بە تایبەتی لایەنە سیاسیەکان پارتی دیموکراتی کوردستان یەکەتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان حیزبی شیوعی کوردستان نەوەی نوێ حیزبی زەحمەتکێشەکانی کوردستان حیزبی سۆسیالیست و دیموکراتی کوردستان هاوپەیمانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بەرەی دیموکراسی و گەل تەواوی هێز و لایەنەکان کە لە گۆڕەپانی باشووری کوردستاندان ڕابگەێنن کە ئێمە کە وەکو کۆمیتەی ئامادەکاری بانگێشتان دەکەین و دەڵێن ئێوەی بەڕێ بانگێشت کراون بۆ بەشداریکردن لە نەورۆزی بنارەکەمان بەشداریکردنتان باشترین وەڵامە بۆ هیواکانی گەلەکەمان و پیرۆزترین هەڵوێستە لە بەرامبەر داگیرکەر و هێرشەکان لە کۆتاییدا وێڕای پیرۆزبایمان وەکو کۆمیتەی ئامادەکاری لەمڕۆوە پێتان ڕادەگەێنین کە هەموو گەلەکەمان بانگێشت دەکەین و بە دڵێکی گەرمەوە ئامادەین بۆ ئەوەی ببینە وەڵام بۆ نەورۆزی ئەم ساڵ و لە پێشوازی ئێوەی بەڕێزداین جێژنی نەورۆزتان پیرۆز بێت بژی نەورۆز بژی بەرخودانی گەلەکەمان لە چواربەشی کوردستان بمرێ داگیرکەر کۆمیتەی ئامادەکاری نەورۆز لە بناری قەندیل 14 سەی 2021 نەورۆزتان پیرۆز بێ.